اختاري الدراجة النارية للحجم الكبير كهواية. وەکو خولیایەک لێخوڕینی ماتۆرسکیلم هەڵبژارد چونکە کاتێک ماتۆرسکیل لێ دەخڕم هەست بە خۆشیەکی گەورە دەکەم، هەست دەکەم کە چێش لە ژیان دەبینم، هەست بە هێز و ئازادی خۆم دەکەم. وەک دەزانین پێشتر لێخوڕینی ماتۆرسکیلی گەورە تەنها بۆ پیاوان بوو. كيف ما كنعرفوا كانت فقط حكر على الرجال. بەهۆی گەشت و سەردانیکردنەکانم بە وڵاتانی دەرەوە ئەزمونێکی باشم لە لێخوڕینی ماتۆرسکیلدا پەیدا کردووە. بۆیە بیرم لەوە کردەوە کە لە مەغریب ئەو سەرکێشیە بکەم و لە ساڵی 2011دا ئەم یانەیەم کردەوە بۆ ئەوەی بۆ خەڵکی بسەلمێنم کە ژنانی مەغریبیش توانێ ئەویان هەیە کە ببنە شۆفێر و لێخوڕی ماتۆرسکیل. لێرە ژنان دێن و ناوی خۆیان تۆمارەکەن و ئەوانش کە مۆڵەتی نوێی لێخوڕینیان هەیە داوایان لێ دەکەین بێنەیانەکە و چەند خولێکی ڕاهێنان دەبین و دەگەنە ئەو ئاستەی کە خۆیان بەتەنها ماتۆرسکیلەکان لێ دەخڕن. رغم الصعوبة ديال العمل سەرڕای قورسیکارەکەم وەک پارێزەرێک کە پێویستی بە ماندووبوونێکی زۆر هەیە، بەڵام ئەوە بۆ من نەبووتە بەربەست لەوەی کە خولیا تایبەتەکەی خۆم پیادە بکەم کە لێخوڕینی ماتۆرسکیلی گەورەیە و جۆرێک لە گەشتبینی و هەستکردن بە هێز و ئازادیم پێدەبەخشێ. من الحجم الكبير اللي كتعطيني واحد التفاؤل، كتعطيني واحد القوة، كنحس بواحد الحرية. شوفي هانتي